سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گیانبەختکردنی پێشمەرگەیەکی دیکەی بریندار بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامیەوە، دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان، گواستنەوەی ئارمان ئیبراهیمی بۆ زیندانی ناوەندی شاری ورمێ، ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی پویان نەخی ئیلام و ئازادی کاتی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد. درێژەی هەواڵەکان. گیانبەختکردنی پێشمەرگەیەکی دیکەی بریندار بەهۆی هێرشەکانی کۆماری ئیسلامیەوە. ڕۆژی سێشەممە 30 پوشپەڕ ئەبوبەکر هوشەنگی یەکێک لە بریندارانی دوایین هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبی کۆمەڵەی شۆڕشلێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران گیانی بەخت کرد. ناوبراو ڕۆژی هەینی 26 پوشپەڕ لە ئەنجامی هێرشی درۆنی و موشکی کۆماری ئیسلامی بۆ سەر ئەو حیزبە بریندار و پاش چەند ڕۆژ ڕاگرتنی لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی بەخت کرد. شایانی باسە کە بەهۆی گیانبەختکردنی ئەو پێشمەرگەیە ژمارەی گیانبەختکردوانی هێرشەکەی ڕژیم گەیشتووەتە 10 کەس. دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان. ڕۆژی سێشەممە 30 پوشپەڕی 1450 هەتاوی هاوڵاتیکی خەڵکی شاری بۆکان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کراوە. ئەو هاوڵاتیە بە ناوی یونس حەسەنخان لە ناوچەی ئاڵەشینی بۆکان لە کاتی ئاویاری زەویەکانیدا بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعات دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. گواستنەوەی ئارمان ئیبراهیمی بۆ زیندانی ناوەندی شاری ورمێ. بە پێی دوایین زانیاریەکان ئارمان ئیبراهیمی هاوڵاتی خەڵکی شاری شنۆ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ڕەوانەی زیندانی ناوەندی شاری ورمێ کراوە. ناوبراومانگی پوشپەڕی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش ماوەیەک لێپرسینەوە لەلایەن ناوەندە ئەمنیەکانی ڕژیمەوە بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. ئەو هاوڵاتیە پاشان لەلایەن دادگای انقلابی شاری شنۆ بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگەی هاوکاری لەگەڵ حیزبە دژبەرەکانی کۆماری ئیسلامی حکمی 1 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی پویان نەخی ئیلام. ڕۆژی ڕابردوو کرێکارانی لەسەر کاردەرکراوی شرکەتی پویان نەخی ئیلام دژ بە ناڕوونی دۆخی پیشەییان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی ئەو شێرکەتە بە بیانووی نەبوونی داهات و هەروەها نەبوونی توانای دابینکردنی مادە سەرەتاییەکانی بەرهەمهێنان چالاکیەکانی ئەو شێرکەتەیان ڕاگرتووە. لە درێژەی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری کرانەوەی شێرکەت و هەروەها پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان بوون. ئازادی کاتی هاوڵاتیکی خەڵکی شاری مەهاباد. سەفا ڕەحمانی هاوڵاتی خەڵکی ناوچەی گوکتەپە سربەشاری مەهاباد بە دانانی بارمتە بە شێوەیەکی کاتی لە زیندانی مەهاباد ئازاد کرا. بە پێی راپۆرتەکان ناوبراو ڕێکەوتی 2 گوڵانی 1450 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاشان ڕەوانەی گرتوخانەیەکی ئەمنی لە زیندانی مەهاباد کرا. شایانی باسە کە ناوبراو لە سەرەتاییترین مافەکان و هەروەها مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ پێبەشکراوە. سەپاندنی حکمی قورسی قەزایی بەسەر سەجاد حائزی. ڕۆژی ڕابردوو حکمی 2 ساڵ و نیو زیندانی تەعزیری سەجاد حائزی خەڵکی شاری ئیلام نووسەر دەرهێنەر و مامۆستای زمانی کوردی لەلایەن دادگای پێداچوونەوەی تارانەوە پشتڕاستکرایەوە. ناوبراو ڕێکەوتی 21 پوشپەڕی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی سپای پاسدارانەوە لە ماڵی خۆی دەست بەسەر و پاش ماوەیەک لەلایەن دادگای انقلابی شاری دەماوەند بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و تێکدانی بیر و ڕایگشتی لە سۆشیال میدیا حکمی 2 ساڵ و نیو زیندان و 2 ساڵ قەدەغەکردن لە چالاکی لە سۆشیال میدیا و ئەندامەتی گروپە کۆمەڵایەتیەکانی بەسەردا سەپێنرا.
کە حکومەکەی لەلایەن دادگای پێداچوونەوەی تارانەوە پشتڕاست کراوەتەوە. لە سێدارەدانی یەکێکی دیکە لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار ڕۆژی چوارشەممە 31 پوشپەڕی 1405 هەتاوی حکمی سێدارەی مەهدی خانکی یەکێک لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لە زیندانی قەزەلحەساری کەرەج جێبەجێکرا. ناوبراو ڕێکەوتی 21 ڕێبەندانی ساڵی ڕابردوو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم، ڕاگررتنی چەک و تەقینەوە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە ماڵی خۆی دەست بەسەر و دواتر لەلایەن دادگای ئینقلابەوە حکمی سێدارە و زەوتکردنی داراییەکانی بەسەردا سەپێنرا. ناڕەزایەتی کرێکارانی شێرکەتی سەرجین بافت دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە شێرکەتی سەرجین بافتی زەنجان بۆ ماوەی زیاتر لە چەند مانگە حەقدەست و مەزایە دواخراوەکانیان وەرنەگرتووە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانی شێرکەتەوە لە دۆخێکی زۆر خراپی مەعیشەتیدا دەژین و تەنانەت توانای دابینکردنی پێداویستیە سەرەکیەکانی بنەماڵەکانیان نییە. لە درێژەی ناڕەزایەتیەکەدا کرێکاران جەختیان لەسەر ئەوە کردەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان درێژە بە ناڕەزایەتی و کۆبوونەوە دەدەن. ناڕوونی دۆخی پیشەیی کرێکارانی شێرکەتی فولادی ئەزنا. بەپێی دوایین زانیاریەکان کرێکارانی شێرکەتی فولادی ئەزنا بەهۆی داخستنی ئەو شێرکەتە و کۆتایی هاتنی چالاکیەکانی بۆ ماوەی 1 ساڵە کە دۆخی پیشەیان بە ناڕوونی ماوەتەوە. کرێکارانی ناڕازی کە زۆر بەیان بۆ ماوەی چەندین ساڵ لەو شێرکەتەدا چالاکیان هەبووە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی داخستنی ئەو کۆمپانیایە لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و تەنانەت توانای دۆزینەوەی پیشەیەکی نوێیان نییە. کرێکاران هەروەها جەختیان لەسەر ئەوە کردەوە کە مافی بیمەکانیان لە ماوەی ئەم 1 ساڵەدا پێیان نەدراوە و ئەمەش بۆتە هۆی گوشارێکی دیکەی ئابووری لەسەر بنەماڵەکانیان. درێژەی مانگرتنی بەندی دووهەمی زیندانی قەزەلحەساری کەرەج لە خواردن. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون، بەندکراوانی ڕاگیراو لە بەندی دووهەمی زیندانی قەزەلحەساری کەرەج لە 9مین ڕۆژی بەردەوامدا درێژەیان بە مانگرتنەکەیان داوە. بەپێی راپۆرتی گەیشتوو، مانگرتنی بەندکراوانی ئەو زیندانە لە ڕۆژی دووشەممە 22 پوشپەڕەوە دەستی پێکردووە و زیاتر لە 1500 بەندکراوی بەشدار لەم هەڵمەتەدا ببورن بەشداری لەم هەڵمەتەدا دەکەن. بەندکراوانی مانگرتوو بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە داوا لە کۆمەڵگای ئێران و هەروەها ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن کە پشتیوانی لە چالاکیەکانیان بکەن و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی وەدیهاتنی داواکاریەکانیان درێژە بە ناڕەزایەتی و مانگرتن نەدەن. کۆبوونەوەی ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی عێراق. ڕۆژی ڕابردوو خوازیارانی مەسکەنی میلی عێراق دژ بە ناڕوونی ڕەوەندی پرۆژەی سازکردنی خانووەکانیان کۆبوونەوە. لە 4مین ڕۆژی ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی میلی عێراق ناڕازیان سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی خانوو و کەمبوونی خێرایی ڕەوەندی سازکرانی بیناکان ناڕەزایەتیان دەربڕی و هەروەها خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیم لەسەر سکاڵاکانیان دژ بە بەرپرسانی پرۆژەکە بوون. درێژەی هێرشەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکەکانی ئەرتەشی ئەمریکا لە ناوچەکە. سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە بە درۆنی ئینتحاری و موشک هێرشی کردووەتە سەر بنکەکانی ئەمریکا لە وڵاتانی کوێیت، بەحرەین و ئوردن. سوپای پاسداران ئاماژەی بەوە کردووە کە سیستەمی بەرگری و ڕاداری ناوەندە پەیوەندیەکان و پێگەیەکی درۆنی لە بنکەی عەلی ئەلسەلامی کردووەتە ئامانج. هەروەها سوپای پاسداران ڕایگەیاندووە کە پێگەی ئەلمەحرەق سیستەمی پاتریۆتی لە بنکەی ئەلڕەفاع ناوەندی کۆمپانیای ئامازۆن لە بەحرەین و ڕادارێکی بەرگری لە ئوردنی بە ئامانج گرتووە. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە ئیدعاکانی سوپای پاسداران لەلایەن ئەو وڵاتانە و ئەمریکاوە پشتڕاست نەکراوەتەوە. برینداربوونی ژمارەیەکی زۆر لە سەربازانی ئەمریکایی هێرشەکانی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاندووە کە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 100 سەربازی ئەمریکایی بریندار بوون.
بە وتەی شان پارنێل لە ئەنجامی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی عەرەبی 100 سەربازی ئەمریکایی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانە کراون، بەڵام ئێستا زیاتر لە 90 کەسیان باری تەندروستیان باش بۆتەوە و ئامادەن بگەڕێنەوە سەر ئەرکەکانیان. جێگای ئاماژەیە کە لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ڕایگەیاندووە کە لە وەڵامی هێرشەکانی ئەمریکادا پاش بە ئامانجگرتنی کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورموز هێرشیان کردووەتە سەر پێگە سەربازیەکانی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکە. دووە هەواڵمان سەبارەتە بە بەردەوامی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی. بەیانی ئەمڕۆ سیویەکی پوشپەڕی 1405 هەتاوی و لە 11مین شەوی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران چەندین بنکەی سەربازی کۆماری ئیسلامی بە ئامانجگیرە. بەپێی دوایین زانیاریەکان شەوی ڕابردوو شارەکانی بێهبەهان، ماحشەر، چابەهار، کۆنارەک، بەندەر عەباس، تەورێز، تاران، ئابدانان، بوشێر، ئەبهەر، زەنجان، مەلارد، هەمەدان و بانە کەوتنە بەر هێرشەکانی هێزی ئاسمانی ئەمریکا. بە وتەی ناوەندی فەرماندەی ئەرتەشی ئەمریکا زۆرینەی ئامانجەکان ناوەندە ئۆپراسیۆنە سەربازیەکان، توانە دەریاییەکان، کۆگاکانی فڕۆکە و ژێرخانە لۆجیستیکە سەربازیەکانی بوون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.